ئەمیرە بۆچی وەڵامی نادەیتەوە؟ پێم خۆش نییە. بۆچی؟ پەیوەندی بە خۆمەوە هەیە شیوە. یانی چی پەیوەندی بە خۆمەوە هەیە؟ یانێ ئەمەکە پەیوەندی بە خۆمەوە هەیە. هەم دیسان چی بووە؟ ئیتر نامەوێ بیبینم هەرەمە. بابا گیان کچەکەم دەتوانم بێمە ماڵەوە؟ لەکوێ تێگەیشتی کە دەمەوێت لەگەڵت قسە بکەم؟ بەڕاستی ئێوە پێتان خۆش بوو لەگەڵ من قسە بکەن؟ دەزانن لەکەی؟ دەزانم 5 ساڵ و نیو لەو کاتەوە کە زەماوەندت کرد ئەو کاتانە بەر لەوەی کە زەماوەند بکەیت چەند ساعەت تەنیا دادەنیشتین و پێکەوە قسەمان دەکرد. چەندە خۆش بوو. چلۆت بوو کە من هێشتم تۆ ئەوەندە لە من دوور بکەوێتەوە. من هیچ کات لەوە دوور نەکەوتومەتەوە باوکە. دەزانم خان باباکە جەڵتەی لێدا تێگەیشتم کە ئینسان نابێ ژیانی بە پێخەونەکانی بڕیەوە ببات. ئەو خەونەیش ڕەنگە ماناکەی ئەمە نەبوو کە شیرین و ئەمیر لە یەکجیها ببنەوە. ڕەنگە خانم گیان ویستویەتی بە من بڵێ لە بەرامبەر زەماوەندی شیرین و ئەمیر خۆڕاگری مەکە. ڕەنگە ویستویە بڵێ ئەگەر ئەم کارە بکەی بە دەستی خۆت خان بابا دەکوژی. وە منەم کارم کرد. من دەمویست کە بە دەستەکانی خۆم خان بابا بکوژم. نا بابا گیان تاوانی هیچ کەس نەبوو. بۆچی نا؟ تاوانی من بوو. دکتۆر خۆی بە منی وت وتی تووڕێی و قەڵس بوون خان بابای ئاوا لێ کردووە. ئێستا شکر بۆ خوددا هەرچێک کە بوو بە خێر و خۆشی تەواو. لەناو ئەم چەند ڕۆژە من چاوێکم بەسەر ڕابردووی خۆما کرد. شیوە من سەبارەت بۆ تۆ خراپەی زۆرم کرد. تۆ بی و خوددا ئەم قسانە مەکە باوکە. زەماوەندی من هەڵەیەکی گەورە بوو. هەڵەیە کە هەموو ئێوە تێگەیشتن جگە لە خۆم. بەڵام من گوێم ڕانەگرت بۆ قسەیەوە. هەر بەڵایە کە شووەکەت بەسەرتی دەهێنا تەحمڵت دەکرد و دەنگت دەرنەدەهات. چون پێت وابوو ئێمە لە بەرەی نەیاری تۆ داین. مردنی خانم گیانیش بەشێ لە ژیان بوو کە دەبوای لەگەڵی ڕابین. باوکە زۆر بێتاقەتی ئێوە بووم. منیش بێتاقەتی تۆ بووم کچەکەم. ئیتر نایەڵم کەس ئازارت بدا. دڵنیابە. دڵنیام بەڵام من ئێستا نیگەرانی شیرینم. ئێستا نامەوێت لەبارەی شیرین و ئەو کوڕە ئەمیر هیچ ببیست. بەڵام شیرین لە دۆخێکی زۆر خراپدایە باوکە. مەگەر چی بووە؟ نازانم. شیرین لەگەڵم بە دروستی قسە ناکات. تەنیا
تەنیا وتویەتی کە نایهەوێ ئیتر ئەمیر ببینێ. نایەوێ ئەمیر ببینێ؟ دەی باشتر؟ سەلام فەرات. بڕوانە من تێناگەم. بڕوانە من دەبێت لەگەڵ شیرین قسە بکەم. دەبێت هەر ئێستا لەگەڵ شیرین قسە بکەم. تۆ کارت بە شیرین هەیە بۆچی مۆبایلەکەی منت کردووە؟ دەی مۆبایلەکەی کوژراوەتەوە. دەی کوژراوەتەوە یانە چی؟ یانە نایەوە لەگەڵت قسە بکەم؟ بەڵام من دەبێت لەگەڵی قسە بکەم. ناکرێ قسەی ئەو بێت. بڕوانە دەکرێ ناکرێ من نازانم. تەنیا دەزانم ئەم شیرینە شیرین پێشوو نییە. چیت پێوتووە؟ بڕوا بکە من خۆشم نازانم. ئەسەن هاتم کە هەرامەی لێ بپرسم. ئەمیر زۆر ئازاری دەدەی. نایەوێ لەگەڵت قسە بکەم. بەم جۆرەکە ناکرێ. کاکە ژیانی منیشە دەبێ بزانم چه باڵایەک بەسەر ژیانم هاتووە. شووی نەورۆز کە تەواو بوو لە زانکۆ چاوتان بە یەکتر دەکەوێت. تۆ چەند ڕۆژێ سەبر بکە ئارام دەبێت. باشە؟ بڕوانە زۆر خۆتی پێنیشان مەدە. من خەریکم پێت بێت. یانی من ئێستا بڕۆ؟ دەتوانی نەڕۆیت و لەگەڵ خەسرە و ڕاوێش بکەیت. ئەی بابا بۆچی ئەوەندە نەوی ئەم خسرەوە دێنی؟ دەزانی لە ماوەیەدا چەند جار ناوی ئەم خسرەوەم بیستووە؟ زۆر باشە دەتوانی لەگەڵ خەزرە و ڕاوێژ نەکەی. باشە بابە گاڵتەم کرد با کەش و هەواکە بکۆردرێ لە تاران دەتبینم. ئەمیر ناڕەحەت مەبە من خەریکم پێتی دەڵێ. ماما شجاع ماما شجاع ماما شجاعی عزیز سەلام هاتم لە ماڵ نەبوو مزاحمتان بووم کە بڵێم بۆ جێبەجێکردنی کارێک چوومەتەوە بۆتان لە ئەنجامدا ئەگەر پارەکە ئامادە بوو من لەوێ نیم کە وەری بگرم زەحمەت کێشە بەم ناونیشانە بۆمی بەڕێ بکە بەڵام مەڵێکە لەلایەن منەوە بووە با هەروە نەناسراو بمێن بەسپاس ئەمیری ئاشوفی ئەخە لەبەر چی گەڕاوەتەوە؟ تۆ لە من دەپرسی؟ دەیلێت پرسابەیە پرسیم وتی خۆشی نازانی کە شیرین لەبەر چی وا لەگەڵی جوڵاوەتەوە وای زۆر خراپی لێ هات دیمان زۆر خراپی لێ هاتووە ئەمە دەهەمجارەکە دەڵێ زۆر خراپی لێ هات بەڵێ لەبەرەکە زۆر خراپ بووە ئەسڵەن نیمە تۆزە بیری لێ بکەوە زانم ئەسڵان تۆ لەبەر چی بۆ دێ دڵسۆزی ئەمیر دڵسۆزی ئەمیر بابمێنێتەوە بۆ خۆشەویستەکەی من نیگەرانی کاری خۆمانم بڕوانە ئەگەر نێوانی ئەم دوانە تێک بچێ ئەمیر ئیتر یارمەتی باوکی شیرین نادات ئەو کات چی دەبێت لە ئێمەی دەوێت کە بە مامە شوجاع بڵێن پارەی پێویست نییە و جا ئێمەش دەبێت چێکەکەی پێ بگەڕێنینەوە جاو کاتە بێ بڕۆی نەخشێکی دیکە داڕێژین ئەسڵان وانە خۆشێکیان نەسیم لەبەر ئەوەی کە تۆی ئەمی ناناسی ئەمڕۆ من لەگەڵی قسەم کرد وتی بۆی گرنگ نییە کە شیرین ئاوا جوڵاوەتەوە لەگەڵی وتی گرنگ ئەوەیە کە کاری هەنگاوانیەکە وەڕێکەوێت درۆ دەکەی
نیما یعنی ئەوەندە کەوجە وتە تۆ هەر نێوێکت پێخۆشە لەسەری دابنی یەکێ پێ دەڵێ گەمژە یەکێ پێ دەڵێ ئەویندار یەکێ پێ دەڵێ لە خۆ بوردووی بە هەر حاڵ ئەمیر هەر ئەمەیە کە هەیە هەرچی کە هەیە هەروە زۆر باشە پێی بڵێ ئەمیر جارێک هەروە شێت و گەمژە و ئەڤیندار و لە خۆ بردو بمێنەوە هەتا ئێمە کارەکەمان تەواو بێت ئاخ نیما کەم نەورۆز و پشودانە تەواو بێ و پارەکە بژێنە نێ حسێبی نەماوە ئیتر ئاخرەکانی ئێستا تۆ بۆ چەوەندە تووڕێ هەڵس و تووڕە نیم هەر ڕۆژێکە تێدا پەرە زۆرتر لە خۆم ڕۆکم هەڵدەستی پارەکە کە ببینی هەم لە خۆت خۆشت دێ هەم لە من ئەوە کە ئەرێ جارێ بژیت مامە شۆجاع بژیت چێکی بێ ڕەقەم بژیت هەنگەوانی جەوار خانم کەسێک لەم دەوروبەرانە مردووە ماشەڵڵا خەندەڕەیە لەسەرەوەی پشتەست لەگەڵ دڵناگری بابا بیری لێ مەکەوە هەر کەسێ فەرەنگی خۆی هەیە ڕاستی جەواهر خاتوون ئەم مەلک ناز خاتوونە چی بڵێن هەر دەڕوات و هەر دێتەوە بۆ کوێ دەڕوات و دێتەوە هەر تا شەرێن مەرد کاکە هەر دەڕوات و هەر دەگەڕێتەوە مردن و ژیان بەدەستی خوددایە بەڵێ بەڕاستی وەکو خان بابا جێواهر ئەسڵان من بڕۆ باشرە مەگەر چیم وتوە ئێستا ئێمە هیچێ بەڵام ئێوە چۆن دەتوانن دەست لە هەنگەکان هەڵگرن هەنگەکان بەڵێ ئێوە نەبوون ئاگادار نین یەک کەس تر بە لایەنگرانی هەنگەکان زێدە بووە مەگەر نە جەواهر خانم ڕاستە کارێ ئەمیر کووە فەرموو خان بابا من بۆ خۆم پێتان دەڵێم کە چی بووە وەرە با بڕین وەرە ڕاست لەگەڵ خان بابایان وەرە با بڕین شوێک بڕۆی ئامیر کامەیان بۆ جەوار خانم ئێوەش دەرفەتان وەچن خستووە وەی ئەمانە بۆچی هەموویان لێک تووڕان با بڕۆ باشرە بڕۆم بۆ هەنگەوانی یەکەم کارێک کە دێکان ماڵسازکردنە دەزانن کە سازکردنی خانوبەرە یەکەم مەرجی ژیانە ماشەڵڵا هەزار ماشەڵڵا چه ئاوەزێک بەم قەڵافەتە بچکۆلەیانەوە چەندە مشکێن جوان کار دەکات ئەمانەوە چاولێمەکە بچکولانە وردن هەموو کارەکانیان لەسەر نەخشە و پلانە سەرانسەری ژیانیان سوود و قازان دەگەنێتە بەشەر هەرم کەپسولانەوە حەبەکانی تێدەکەن هەر لە مومی ئەم هەنگانە دروست دەکرێت تەنانەت چزەکانیشیان بەکەڵکە بەڵام هاوار لە چزی زمانی مرۆڤەکان وی تو بی خودداوە بیرمەکەنەوە کاکە ئەحمەد لە هەنگەکان فێر بن هەم بە مرۆڤەکان خۆراک دەدەن هەم دەرمان دەدەن هەمیش فێرمان دەکەن ئێمە دەبێت چلۆن بژین خۆزگا فێر بووین ئەو بەڕێزەی لەوێ ڕاوەسەوە دەبینی بەڵێ حاضر لە بەرماڵی دنیا هەر بەڵایەک بێنێتە سەرم بەستە زمانانەدا وی خوددا بیکوژێ ئێستا بە هەر حاڵ ئێوە وابیر ناکەنەوە نرخێکە دەڵێن زۆر لە خوارە وانە وانە بەڵام ئەو کەندوانەیە کە من لە وەرزی پاییز لە ئێوەم کڕی نرخی زۆر سەرتر لەمانە بوو ئەو جیاواز ئێوە کەنووی باشتان لە من کڕیوە بەڵام کارناس دەیوت ئەگەری هەیە کە نەخۆشینەکان لە کەندووە نوێیەکان هاتبێتن ئەو کارناسە دوور لە قسەی ئێوە قسەی مفتی کردووە بەهەر حاڵ ئێمە لەوە زیاتر ناتوانین پارە بدەین ئیتر بەدەستی خۆتە زۆریش لە کاردانیە زۆرە ملیکە هەیە ئەگەر مەسەلەی نەخۆشینی کەندووەکان نەبووە هیچ کات بەم نرخە کەنووەکانم نەدەفرۆشت هەر حاڵ ئێوە دەبێ گرفتی خۆتان چارەسەر کە
هەنگدارەکان هەمویان نیگەرانن هەم نەخۆشیە پڕمەترسیە بەڵام هەموو شتێک لە ژێر کۆنتڕۆڵدایە ئەمە قسەی ئێوەیە ئێمە خۆ سەرمایەی خۆمان لەبەر ئێوە ناخەینە مەترسیەوە سلام کاک منسوور سلام حاڵتان چۆنە زۆر زۆر بەخێر داواکاتان باشن تکایە فەرمۆن حاڵ و دۆخەکە چۆنە کاک منسوورگیان دەزانم هەمووتان نیگەران بەڵام من ئەم پارەیە جۆر دەکەم ئاگادارم دەڵێن بڕیارە کەندووەکان دفرۆشی بە قوربانی فرۆشتن کە چی عرزکەم دەیەوێت بە مەفتە لە چنگم دەریان بهێنێ تێگەیشتووە کە پێویستم بە پارە هەیە حتا ئەو جێگە کە دەتوانین نرخەکە هێناوەتە خوارێ سبێنێ بڕیارە کە پارەکە بهێنێت و کەندوەکان ببات بۆچی لە بانک قەرز ناگری کام بانک بە ئێمە قەرز دەدا من بانگێ دەناسم کە قەرز دەدات بۆ کاردۆزینەوە ئێستا هاتین و داوا قەرزی شم کرد تا بێن و پارەکەم پێ بدەن زۆر درەنگ دەبێ کاتی زۆری دەوێ دوێنێ شەو لەگەڵ هەنگەوانەکانە کۆبوونەوەمان بوو ئەس قەزا قسەیەوەشمان کرد ڕاستیەکە ئێمە نامانەوێت کە قوربانی کەندووەکانی ئێوە بکڕێ جاری یەکەمیشی نییە هەر بەم ڕەوشە خەریکە خۆی دەکاتە یەکەم جەمسەری هەنگەوانی ئێمەش بەم مەسەلە هەرگیز ڕازی نابین هەر چەند کاو زۆردارتر بێ هاسانتر دەتوانێت ئێمە لە مێدان دەربکە بازاڕش بگریتە دەست خۆی دەی دەڵێن من چی بکەم من و چەند کەسێ تر ئەم پارەیە بە قەرز دەدەن بێەوە بەو مەرجەکەوە بڕۆن و لە بانک قەرز بگرن کاتێککە قەرزەکەت وەرگرت پارەکەمان دەگەڕێنیتەوە ئابەم جۆرە هەم گرفتیەوە چارەسەر دەبێ هەم قوربانیش بە ئامانجی ناگات هەرچی کە بیستی خوا بێ خێرە ئینشەڵڵا خێرە لە مێژە شیرینت ساز نەکردووە خوا بکە خراپ نەبێ خراپ نابێ تۆ هەمیشە بە ئەوینەوە شیرینی ساز دەکەی شیرنیە کە بە ئەوین ساز بکرێت خراپ نابێ شتێک لە ناو دڵمدا گۆڕدراوە لە ناوچاوانیشە شتێک گۆڕاوە لە ناوچاوانی باوکیشت شتێک گۆڕدراوە ئێوە هەردووکتان لە مێژ بوو بێتاقەتی یەکتر بوون دەزانی دایە لەو شەوەوە کە باوکم لەگەڵ من قسەی کرد ئیتر پێم وانییە هیچ شێ لە ناو دنیادا بتوانە من ئازار بدا چون باوکم لەگەڵمە ئێوەیش هەن چاوەکانیشت ڕوونتر بۆتەوە بەڵام شیرینی من نیگەرانی ئەو مەبە بە قوربان ئەو مەسەلەکەی لەگەڵ من جیاوازی هەیە زۆر نیگەرانە بۆ ئەوەی کە ئەمیری خۆش دەوێت دەیەگەر خۆشی دەوێت بۆچی وا دەکا ئێمە ئێستا دەمانتوانی هەمومان پێکەوە بین شاد و سەرخۆش دەزانی من پێم وایە شیرین شتێکی لە ئەمیر بینیوە یان بیستووە کەوا ناڕەحەت بووە بەڵام ئەوەندە ئەمیری خۆش دەوێت کە دڵی نایهەوێ بڕوا بکە تەنیا باشیەکەی ئەوە بوو کە خەسرە و لە مەسەلەی شیرین چووە دەرێ ئەرێ وەڵڵا ئێستا خەریک بووین شیرینی مارە بڕانی شیرینی خەسرە ومان دروستە کرد یارمەتیت دەوێت بە قوربانت بم بەرە من تەلەفۆن ناکەم داهێڵم ئەو تەلەفۆن بکە نا من تەلەفۆن ناکەم ڕادەوەستم ئەو تەلەفۆن بکە
نه من تەلیفۆن ناکەم. بەڕای کاک ئەحمەد کارمەندی هەنگەوانیەکە دەڵێم خدا ئەگەر لە حکمت دەرگایەکدا بخات لە ڕەحمەتی دەرگایکی تر دەکاتەوە. پێچکە لە مردن و قەبر و گۆڕستان و ئەو دوو شتانە جەوار خانم قسەی تریش دەزانێت. من بە قسەی خۆشکردن و گاڵتە و گەبکردن بەناوبانگەم. بەڕای کاک ئەحمەد قەت شتی وامان لێ نەدووە جەوای تو ئەو خوایە قسەی زۆرت کرد وازمان لێ بێرە ئیتر بەسی کە ئیتر قسەکەیان بکەن نەخێر وەکو شتێک من لێرە مزاحمە ئێوەش قسەکانی من بەڕاست دەزانێت بەڕاستی نازانی هەمووی ڕاستە. جەوای خانم ئەگەر ئیزن بدەن خەریک بووم عەرزم دەکرد کە ئەوان هاتن و پارەکەیاندا منیش هەر بەڕادەی ئەو پارەیە چێکمدا بۆ مانگێکی تر کەوایە چارەسەر بانکەکە ئامادە دەبێت هەتا مانگێکی وەڵی بەو جۆرەیە کە بەڕێز ڕستەمی دەیوت زووتر لە یەک مانگیش ئایشی لێ هات ئەم شیرنێشی وە کەی ئامادا بێ ئەم بۆ نێمەی کوش ئەگەر ئامادەش بوو ئێوە نەیخۆن باشترە بۆتان. لەبەر چی؟ بۆ ئێوە باش نییە خان بابا مەگەر ناکاک خسرۆ. نا ئەگەر کەمێ بخوا قەیدی ناکە خان بابا خۆشەکری نییە. نه خان بابا شەکری گرفتێکی نییە. ئێستا کە وای لێ هات بۆ شانازی خان بابا کە شەکرەی نییە بۆ هەنگەوانی کە بڕیارە هەنگەکانی دەرمان بکرین چەبلای بابا نام شیرنێکم خۆم نایەڵم هەستە وەرە کاری پێت کێیە؟ ئەمیرە ئەمیرە ئەلۆ سەلام کوڕم تۆ بۆ کوێ ڕۆیشتووی؟ لە خزمەتی ئێوەدا حاڵتان باشتر بووە؟ ئەرە منیش باشترم تۆ چۆنی کوڕەکەم؟ منیش باشم. ئەوە دەنگی پێکەنینە وەک شتێ هەموو خۆشحاڵ نێوە گەڕاونەتەوە نا؟ نا ئەمە بۆ هەنگەوانیەکەیە چاری هات کوڕم چلۆم؟ چەند کەسێکی دەست بە خێر یارمەتیان داوە و گرفتەکە چارە بووە. کێگەل خان بابا؟ نایەن ناسی کوڕم دەستیان خۆش بێ لەسەر میزەکەی دانێ دەنگی شیرین بوو خان بابا؟ ئەرە کوڕەکەم ئەتەوێت لەگەڵی قسە بکەی؟ ویستن کە دەمەوێ بەڵام ئێستا قسە نەکەم باشترە دەی خان بابا زۆر خۆشحاڵم کە هەمووتان لە دەوری یەک کۆبوونەتەوە خۆشحاڵن. منیش خۆشحاڵم کە تۆ خۆشحاڵی بابا چونکە بەم جۆرە دڵنیا دەبم کە سەبارەت تۆ هەڵام نەکردووە. کەی دەگەڕنەوە بۆ تاران؟ زوو بێتاقەتتان وە؟ ئێمەش بێتاقەتی ئێوەین کوڕەکەم هەمومان تەنانەت ئەمما مەشەکرەش بە کورتی زۆر شوێنەکە دیارە بابا دەیبزانم کارە شتێکم نییە. بە قوربانی تۆ خان بابا. قوربانت کوڕەکەم خوا لەگەڵ. ئەمیر بوو؟ ئەرێ دەتەوێت لەگەڵی قسە بکەی؟ نا تەنیا ویستم پێتان بڵێم خان بابا ئەگەر لە ناکاو زەنگی لێدا بۆتان پێ بڵێ کە منی تر پێم خۆش نییە لەگەڵی قسە بکەم. بەچاوان ئەگەر تەلەفۆنی بۆمان کرد ئەگەر کاری بە ئێوە بوو بەچاوان پەیغامەکەی ئێوە دەگەێنم فەرموون. خدایە شکرێت. چی بوو؟
ڕەپی بە قوربانت بە قوربانی ئەو مامە شوجاعەتم زۆر پیاوە. چه خەبەرە دیسانەوە تۆ شێت بووی؟ شێت چییە؟ مامە شوجاع پارەکەی هەڵگرتووە و بردوویەتی داوێتی بە خان بابا هەنگەوانیەکە خەریکە ڕزگار دەبێت. شێتە بنە ماڵە خۆشحاڵن هەنگەکان خۆشحاڵن تۆش خۆشحاڵ بیتر. ئەو ڕقەمی مامە شوجاع بیتر. ڕقەمی مامە شوجاع؟ ئەریتی بۆچی تا؟ دەمەوێت سپاسی لێ بکەم نیمە دەبێ ئاگات لەم جۆرە کەسانە بێت. مامە شوجاع پێ خۆش نییە کەسێک تەلێفۆنی بۆ بکات سپاسی لێکە. لەبەر چی؟ نازانمیتر. دەمەوێت ڕێزی لێ بکرم بە نایەوێت. بۆ کوێ ڕۆی؟ دەڕۆمە دایرێکارم هەیە خێرا دەگەڕێمەوە. بۆچی هاتی بۆچی ئەڕۆی؟ کاکە بە تۆ چی دەبێ هەموو شتێک بۆ تۆ لێک دەمەوە. زۆر باشە بڕۆ خێرا بگەڕێەوە. خۆشحاڵ بە. هەموو شتێ دروست بوو. خدایە شکرێت. ئالۆ ناسیم ئەمە دەڵێن مامە شوجاع ڕۆیشتۆ پارەکەی داوە پێیان. بابا تۆ چەندە خەیاڵ تا سوودەیە سبەی ئەمانە لە تاران یەکتر دەبیننەوە دوای ئەمیر تێدەگەم پارەیە مامە شوجاع نێداوە. یعنی ئەم پارەکەی ببین هەم ژیانی تێک بدەین. من تێناگەم کۆتایی ئەم یاریە چه بەڵایەک بەسەرمانە دێنی. بە جەواهیر خانم جلوبەرگی ڕەشت داکەندووە زۆریش لێت جوانە. دەمەوێت بڕۆم بۆ هەنگەوانی. بە سڵامەتی بە سەلامەتی ناوی خاتون. کاک ئەحمەد وتی هەنگەکان لە ڕەنگی ڕەش خۆشیان نایە بە جۆرێک تووڕە دەبن. وا دیارە ڕەنگی ڕۆشنیان زۆرتر پێخۆشە. هەنگەکان دەڵێمە دەی لەبەر دڵی هەنگەکانە. خدا خێر بدا بەم هەنگانە سەرنجام کەمێک دڵمان کرایەوە. چی بکەم خانم گیان کاری من لە بەیانیەوە هەتا شەو بووە بە یارمەتی گەیاندن بەمەوە هەروەک هەنگەکان. بۆ هەنگەوانی تر هەنگەوانی دەی سڵاوی هەنگ و ئەحمەد ئاغا بگێنە. فەخری گیان خۆزگەم نەچوو بای. خۆزگا توێش بەهات بای کە ڕۆشت بای نازانم تاق و تەنیا لەناو ئەم ماڵە دەتەوەی چی بکەین. ئەم هەموو ماوەیە. من بڵێم بڵێ بڕوان نەگەزگەکە هەڵدەگری و هەر دەی ماڵی هەتا ئەو سەری حەوشەکە. چەندە قسە خۆشیش بووی تو بە. گاڵتەم کرد دەزانم لە گەزگدان خۆشت نایە بەڵام ئەگەر بێم ئارام و خەرارم نییە. دەزانم بابادەت ناسم خۆزگا مناڵەکان کاریان نەبوایە هەمومان پێکەوە دەڕۆیشتی. یارمەتیتان دەوێ؟ نا زۆر سپاس. فێر بووم کە کارەکانی هاوپەیوەند بەخۆم بۆ خۆم جێبەجێکەم. بەڵام بڕێک لە کارەکان پسپۆڕایەتی دەوێ؟ ئێوە ئێستا لەگەڵ پسپۆڕێک قسە دەکەن. ئەگە بتانەوێت ئەتوانم فیتەریشتان بۆ بکەم. نا زۆر سپاس پێویست ناکەم. ببورن بۆ جێگایەک دەڕۆن؟ لەبەرچی؟ من دەتوانم بڕێک هاسانتر لەگەڵێوە قسە بکەم؟ جارێکی تریش بێ بۆم بوت کە بڕوا بکەن من هەرۆ خەسرەوەی سەردەمی منداڵی. ئەرێ بە بیرم هاتەوە ئێوە هەرە و خەسرەوەن کەسی سرکتان دەخستە سەرسەری من. دەمویست بزانم ئێوە دەتانزانی کە شیرینی ئێمە و ئەمیر پێکەوە دەستگیرانن؟ باڵێ. لەکوێوە؟ هەڵۆ ڕۆژەوەکە هاتمەوە یەکەم جار کە چاوم بە ئەمیر کەوت. چۆن تێگەیشتن؟ ئەوەی تێ لە هۆش و زیرەکی بەرفراوانی منە. ناتوانم چون ڕاست نییە هۆش و زیرەکی بەرفراوانتان دەڵێم. نا بەڵام چاو لێکردنەکانی ڕوانینی بە من وەکو دۆستی فەرهاد نەبوو ڕوانینی بە خەنیمێک بوو. حەق بە ئێوەیە هۆش و زیرەکی زۆری پێویست نەبوو تا تێبگەم مەسەلەکە چییە. ببورن پرسیارێکی تریشم هەیە. ئێوەش پرسیارەکانتان کۆ کردووە هێشتوتانە بۆ ئێستا کە دەمەنەوەی بڕین بۆ تاران فەرموون. ئێوە لەبەر ئەوەی تێگەیشتن کە شیرین ئەمیری خۆش دەوێت وتان ناتانەوێت لەگەڵی زەماوەم بکەن دروستە؟ من پێم وایە هەر کەسێ تریش بە جێگا من بوایە هەرم کارەی دەکرد. یعنی ئەگەر ئەمیر نەبوایە ئێوە ئێستا کە ئەمیر هەیە پێم وایە خۆی بێت. کێ؟ هەرۆ فیتەریەکەی ناو جادە دەڵێم ها لە بیرۆ چوو بڕیار هەر کات کە ویسمان بگەڕینەوە بۆ تاران و تۆبیلەکە سەرویس بکەین.
ببورن هەڵبەت ئەگەر پرسیارێکتان نییە من بڕۆن دەرگاکە بکەمەوە. سەلام بەخێر بی. ناس قەزا سەرکاتی خۆی هاتی فەرموو. هەستە بڕۆ بە قوربانت بم. بە یەکجاری لە ماڵ دەرمان کەو بڵێ نام هەوێ میوانم ناوێ ئیتر. من قسەی وان ناکەم خۆت خەرێکی جانتا دەپێچیتەوە. ماشەڵڵا ماشەڵڵا من هەر چیەکی پێ دەڵێم وەڵامێکی لە باغەڵتایە و دەمداتەوە. بەڵێ منیش ئەگەر دەستم هەتا بە ئێرە بکەمە ناو هەنگین و بیکەمە ناو دەمی تۆ سەرنجام دەیکەزی. تووباگەن ئەگەر زەحمەتمان بە ملتەوە بوو یا ئەلی ئەوە ڕۆیشتین ئەگەریش زەحمەتی زۆرماندا ئەوە ڕۆیشتین. سڵامەت بەخێر چی خودات لەگەڵ. ئەیڕۆ فاخری خات خانم ئەیتر چه باسە لەبیرم چوو لەژێر قورئان بەڕێتکەم ڕاوەستا. سرد شاوەتی ناو جادە ئاگاتان لە خۆتان بێ. ئەی خوددا ئاگادارتان بێ ئینشاڵڵا. دەڵێم دڵنیایی کە ناتەوێت لەگەڵ یام گەڕێتەوە بۆ تاران؟ باڵێ هەتا کارەکە تەواو نەبێ لێرە دەمێنمەوە یەک حوتە کە زۆرتر ناخاینێت. نا دەرمانکردنیان یەک حوتەیە تازە ئەگەریش ڕۆیشت بایتەوە ئەگەری هەبوو کە ئاتێک بگەڕێمەوە ژنیشت بۆ فەرهاد خواستوێ. هیچ پێکەنینیشی نییە. بەڵێ بۆ مەسەلەی شیرین تۆ تاوانبار بووی هیچ پرسیارت نەکرد کە بۆ کامە شیرین خوازبێنی کەر هاتووە. باڵێ ئێوە کە هیچ تاوانبار نین کە نەتان فەرموو دەتانەوێ کامە شیرین بنێرنە ماڵیش و ئێستا کە کچەکەم وەکو مەلی بێباڵە چاک دەبێتەوە نیگەران مەبە هەموو شتێک لە بیر دەکەم. وەکو شتێک تۆ پێت ناخۆش نەبوو ها بۆچی دەخێتە ئەستۆی من خۆی وتی نایەوێ تازە ئەگەر خەسرە و نەیوت باکە نایەوێ من بەم حاسانیە ڕازی نەدەبوو. باڵێ سەلام بەیانی باش. سەلام کاکە لە ماڵ پورمەوەوان بووی؟ ئەرێ لەوێ بووم نان و چایم دەخوارد. تۆ لە ماڵی ئەوان نان و چایت خوارد؟ ئەرێ ئیترم شیرینەکە هەڵناسێ شتێک لە بەردەستماندا بنە بیخۆین بەڵام لە باتی وەرە بزانە ئەم شیرینی پورەم چی دەکات. بۆ وێنە چی دەکە ئاقای ئێدیسۆن؟ من تاوێسکەی مترۆ ببە تا پێت بڵێم چی دەکات. مەگەر چاوەڕوانی شیرین نامێنی؟ شیرین پێی وایە بە حەبسکردنی خۆی گرفتەکانی چارەسەر دەبێت. حەقیەتی بۆی دژوارە لەگەڵ ئەمیر ڕوبەڕوو بێتەوە. ببورن بەڕێز کاک فەرهادی ئەڤیندار ئەگەر زەحمەت نییە ئەم دەرگایە بکەوە ئیتر من داوای لێبوردنەکەم. ئەوەتم خاڵ ژینگیانم لێرە نییە با لە ناو کۆمپانی برسی نەمێنیتەوە باوەڵی هەنگێنە دەست و چاوتان خۆش بێ بە بۆ شێ چیت پێ خۆشە هەتا بۆتی سازکە بۆچی ئەوە زەحمەت دەکێشن ئەگەر زەحمەت نەبێ قاوڵ مەسەوزی زەحمەت نییە هەتا خاڵم و خاڵە ژونگیانم دێنەوە ئێوە میوانی ئێمە شەرمەزارمان دەکەیت بەڕاستی
یارمەتیتان ناوێ؟ زۆر سپاس دەست و چاوتان خۆش بێت. سلام بەیانی باش چه بەیانی دڕەفێنێ سەلام خان بابا. سەلام. چەندە باش لە ئاسای مامە شەکرە دەکەیتەوە. پێم وا بوو کە مامە شەکرە لەناو ماڵدایە. جێگای چۆڵە مامە شەکرە دەڵێم یعنی دەی جێگای زۆرێک چۆڵە. تووبا مەنسوور شیرین. من کە لێرەم خان بابا. تۆ شیرینی؟ نا بزانم تۆ بەڕاستی شیرینی؟ ئەی کەوایە بۆچی ئەم ڕۆژانە ئەوەندە تاڵ بووی؟ نا من تازەی شیرینی خۆشەویستی خۆم کردووە. باش دەبم خان بابا. بڕێک دەرفەتم پێویستە. دێ ئەو کەسە بێچارەش کە لە خۆت تۆراندت دەرفەتی پێویست بوو. لە خراپترین بارودۆخە دە 15 ڕۆژ لات ماوە. ئەگەر ئەو لە تەنیش من دامایەوە منیش لە ڕووی باوکم بۆ ئەو ڕاوەستام. دێ بۆچی قسەی لەگەڵ ناکەی؟ باوکم حەقیەتی. ئەو زۆر درۆزن و زمان لووسە. من ئەو شتێک کە خۆم بە چای خۆم دیتم نامەوێت کە پاسای بداتەوە. چیت دیوە ڕۆڵە گیان؟ نامەوێت قسە لەسەر بکەم خان بابا. تەنیا ئەوە بزانن کە ئەو فێڵی لە هەمومان کردو. نیما دەیوێت ئێوە زۆر نیگەران و پەشۆکەون. نیگەران مەبن هەموو شتێک دروست دەبێ. دەبێت لەگەڵ شیرین قسە بکەم. کاکە من بڕیاری خۆم گرتووە. سبێنێ دەڕۆمە بەرماڵیان ئەوەندە دادەنیشم ئەوەندە دادەنیشم هەتا سەرنجام ڕازی بێت و لەگەڵ من قسە بکات. نا قەت ئەو کارە نەکەیە. ئیتر تەواو بێتاقەت بوومە. خەریکم شێت دەبم. دەبێ بزانم لە ناکەوت چی بوو. ئێوە گوێڕاگرن بۆ قسەی من. ئێستا کاتی ئەوە نییە. بڕوانە ئێمە خانمەکان پێمان خۆش نییە کەسێک ئەوەندە گیرمان پێ بدات. گیردان کامەیە نەشیم. دەستگیرانیەتی. ئێوە تەنیا گوێڕاگرن بۆ قسەی من. بێڵن با تۆزێک کەمتەر خەمی لە ئێوە ببینێ ئاور نەدانەوە بایەخ نەدان ئەو کات بۆ خۆی دێت بۆلاتە. ئەگەر نەهات چی؟ ئەگەر پێ وایە لە خوددامە دەمەوێت نێوانمان تێکچێکی ئەو کات من دەبێت چی بکەم؟ ئێوە گوێڕاگرن بۆ قسەی من زەرەر ناکەی. بڕوانە خراپترین کار ئەوەیە کە سبەینە بڕۆی بۆ لای. ئەمە بتە هۆی قاڵس بوونی. ئەو ئێستا پێویستی بەوەیە کە تۆزێک تەنیا بێت تا تۆزێک بیر بکاتەوە تۆزێک ئارامشی هەبێ تێدەکەی چی دەڵێم؟ ئەوەندە بیر مەکەوە نانەکەت بخۆ. ئالۆ فەخری گیان. سەلام تووباگیان. ڕەبی بە قوربانت بم. حاڵت چۆنە فەخری گیان؟ سپاس دەکەم بە قوربان. ئەوە چۆن بووە کە بیرەکیشت لە ئێمە کردوێتەوە؟ شێو میرزا قاسمیم دروست کردووە خەریکم سفرەکە دادەخەم وتم پێت بڵێم جێگا زۆر چۆلە. ئاخەی نوشی گیانتان بێ. دەی حاڵ و دۆخەکەتان چۆنە؟ ڕاستیەکەی ئێمە زەنگ لێ نادێن بۆ کاکەم چون دەترسین کە ڕاداری تەلەفۆنەکان لەگەڵ هەنگەکان تێکەڵاو بێت و هەنگەکان ڕێگایان لێون بێت. بارودۆخی هەنگەوانیەکە باشە. پێم وابێ 3 هەتا 4 ڕۆژی تر دەگەڕێنەوە. تاران چ باس مناڵەکان باشن؟ هەمویان باشن تووبە قەت نیگەران مەبە بە قوربان. بۆ نانی ئێوارەش لە لای ئێمە بۆ نایڵم مناڵەکان سەخڵەتیان بێ. خەمی چێژ لێ نانیشیان نییە.
تەنیا بڵێ ئەم کچە ناوەکەی لەبیرم دەچێتەوە شیوە هەر پێداگری ئەکات کە بە خانبابا ڕابگات و خۆراکی بۆ دروست بکات دێبا ئەم کارانەی کە پێی خۆشە بیکات وەکو منداڵەکی چکۆ لە پێ ڕادەگات کەوتێتە زەحمەت کەی بتوانم قەرەبووی بکەمەوە بۆ قەرەبووکردنەوەی نای هەوەی زۆر چاوەڕوانی بکێشی دەزانی کە من لە گزگدانی حەوشەکە زۆر خۆشم نایە حاڵم تێکە چێ یانی ئەم 3-4 ڕۆژە حەوشەکەت گەسک نەداوە 3-4 ڕۆژ کامەیە بڵێ لە شەوی نۆرۆز هەتا ئێستاکە کەوایە کارم لەوێ زۆرە حەوشەکە و باخچەکە خەریکن سات و چرکەکان بۆ هاتنەوەی تۆ دەژمێرن بە قوربانت بم هەڵبەت منیش هەروە زۆر بێتاقەتم من زۆرتر دشە چز بەرەو ژوورەکەم هەڵبەت تۆ لە خوشک بۆ من عەزیزتری هیچ کات بیرم نەدەکردەوە بە 3-4 ڕۆژ نەدیتنی تۆ ئەوەندە بەڕەز بم بۆت خێرا هەستە وەرەوەی تر زۆر بێتاقەتم تاخ و تەنیا لەناو ئەم ماڵەدا هیچ کەس نییە کە قسەی لەگەڵ بکەم بە چاوان خات خانم گیان زۆر باشە ئیتر هەتا نەمداوە لە پڵنەگریان خێرا وەرەوە تو بیخوا بە قوربانت بم زۆر خۆشم دەوی بە قوربانت بم خدا حافیز خدا ئاگادارت بێ بەڕای کاک ئەحمەد گوڵی بێیار کەی گوڵە ئەم چێشتە خۆشە بە بێ سیر تورشی کەی چێشە هەڵێ کاک مەنسوور بانکە هەتا سەر نەبووێتەوە بەڕای کاک ئەحمەد هەنگ لە شەور و شەوقی باران لە ناو لقی دارەکان خۆی هەشاردا لەبەر مەکری یەکێک نییە بڵێ کە پەیوەندیەکەی چییە هەڵێ کاک مەنسوور بانکە پورێگیان دەستان خۆش بێ شیرین خانم زۆر سپاس نوشی گیانت بێ بە قوربان خۆ هیچت نەخوارد زۆرمان خوارد پورێگیان تێر بوو هەرهات خۆزگا وتبات بە شیرین کە بێت لی گەڕێ بابا ئەو ئێستا حاڵی باش نییە دێ ڕۆژی ئەمەش خراپ دەکات مەگەر نا ئەلە کاتێکەوە کە لە سەفەر گەڕاینەتەوە لە ماڵ نەڕۆیشتووەتە دەرێ بۆ زانکۆیش نەڕۆیشتووە دەری نەکەن بەستە زمان حەقیەتی تر بەڵام چەندە باش بوو کە لە کاتی خۆی تێگەیشتی لە چی تێگەیشتین بابا هەر ئەمەی کە بە کەڵکی یەک ناخۆنی تر ڕاستی شیرین خانم منم کتێبم بۆ ئێوە کڕیوە ئەم کتێبە دەتوانێت کۆڵێک گرفتەکانی ئێوە لە بواری گەڵاڵە ڕێژیدا چارەسەر بکات بەڕاستی بەڵێ ئەمە ئەو کات ئێوە بەرگی دووهەمەکەتان خوێندووە بەرگی دووهەم باڵێ مەگەر لە چاپ دراوە باڵێ ئەها هەر ئەوەی کە بەر لە بەرگی سێ هەم لە چاپ درا هەڵبەت دەبێ بە ئێوە بڵێم کە نووسەری ئەم کتێبێت دوای چاپی دووهەمەکەی مردووە بە قوربانی کچە داهێنەرەکەم بم کەوایە من ئەم کتێبەتان بۆ دێنم هەتا پێخوێندنەوە دەست و چاوتان خۆش بێ شیرین شەکەرمە ئیتر دایە ئەم شیرین شەکەرە چۆن دەتەوێت بیدەدە دەستی شوو ئێستا کوا تا شوکردن ئەس قەزا چاوەڕوانی باوکتم خوازبینێکی باشی بۆ هاتووە بەڵێ ئەسڵانیش نەبەڵێ یانی دەڵێم دەی ئێستا زوو نییە پورێگیان بۆچی؟ بۆ ئەوەی کە ئێستا ئەگەر شیرین زەماوند بکات ئیدی چارەنووسی زانست چی لێ دێ زانست لەسەر جێگای خۆی مردکردنیش لەسەر جێگای خۆی ئەگەر مێردەکەی نەیهێشت ئەگەر لە ناو ماڵ زندانی کرد ئەگەر لێیدا کوڕم حاڵت باشە؟ من باشم فەرموون ئەمەش هەر ئەمان بەرگی دووهەم ئەی کواندا زیار چوو بۆ کوێ چوو چووە بەرگی تر بێنێ باشە پێم خۆش بوو ئەمە پیشانەدا کە دەزانی هەر کارێک دەبێت چ کاتێک ئەنجامی دەی یعنی ئێوەش ڕازین؟ باڵێ وەڵا کە ڕازیم
بڕوانە مانسوور کە لە سەفەر گەڕاوە پێکەوە ڕێن و لە کچەکەی خوازبێنیەکەین. دەزانی کە من نیگەرانی خاڵۆمم بام ڕووداوی کە لە باکوور قۆما ناچار بووم کە لەسەر قسەی قسە بکەم. نازانم پێم وایە کە هێشتا هە لە دەستی من تووڕەیە. ئەو تۆی زۆر خۆشەوێ جگەلەوە منیش لەگەڵ تۆم. پێت وانییە کە باشترە چاوەڕوان بین تا هەتا مەسەلەی شیرین خانە بەگشتی تەواو بێت. ئێستا باشترین کات و دەرفەتە. دەستان خۆش بێ کاک ئەحمەد زەحمەتتان کێشە. شیاوی ئەوەی نییە تووبا خانم. هەنگەکان خوا نەیویست کە لە ناو بچن ئێستا ئەوانی کە ڕۆیشتن دەی ڕۆیشتنی تر خەمیان مەخۆن. ئەمۆ خەفەت بۆچی بە کەمترین زەرەر و زیان نەخۆشینەکەمان کۆنتڕۆڵ کرد ئەمەکەی تر خەفەتی نییە. مەترسی لە بنگێچکەمان تێپەڕی ئەگینا ناچار بوون گشت کەندووەکان بسووتێنی. وی تخوا مەڵێ خانم حەفی و هەنگانە نەبوو. ئاغا زەنگی لێدە بۆ منداڵەکان بڵێ خەریکین دەگەڕێنەوە. بەبێ هەواڵ بڕۆیت تامی زۆرترە. بۆچی کاکە ئەوەندە بە پەلەن؟ ئێستا کە هەموو شتێک بە خێر و خۆشی تەواو بووە بڕێکی تریش مێنەوە. بۆ کۆچی هاوین دەگەڕینەوە کاکە ئەحمەد دەگەڕینەوە. منیش ئەگەڕێمەوە ئایبیکە نییە؟ نا هیچ عیبێکی نییە. بگەڕێنەوە بگەڕێنەوە. من بچم چەندانە چای خۆشڕنگ بێنم بەم شیانی کە ئەحمەد ئاغا هاوردیانە بیخۆین. دەستت خۆش بێ. چاییش بێنە. ئەحمەد ڕۆحی چوو ئەحمەد. کاک ئەحمەد بەڵێ فەرموو زاتان شیرین کەم. بە چاوان بە چاوان. خۆزگە شیرین خانمیش ئێستا لێرە بووایە. ئەمە هیچ دروست نییە کە هەر دەڕۆن ناو ژوورەکان و دەرگا لەسەر خۆیان دەبەستن. دەی حاڵی باش نییە ئەوینی شکستی خواردووە. ئەسڵان ئەوینی شکستی نەخواردووە شتێک ڕووی داوە کە لە ناو دەچێت. هەرچی کە هەیە شیرین زۆر تێک چووە. من پێم خۆش بوو شیرین خانم ئێستا لێرە بووایە. ڕاستیەکەی دەم هەوێ کە شتێکتان پێ بڵێم پێم خۆش بوو کە شیرین خانمیش لێرە بووایە و تێبگەیشت بە ئەگەرچی هەر ئاخرەکەی تێدەگات. چ باسێک بلیمەت کاک خەسرەوە دەیهەوێ زەماوند بکە. چی بکەی؟ زەماوان شایکردن. چاوەڕوانم کە خاڵۆم بگەڕێتەوە بڕۆم و داوای لێبوردن لێ بکەم و پێ بڵێم کە من بە زاوایی خۆیان قبول بکەن. درۆ دەکەی. نا بۆچی درۆ بکەم؟ بڕوانە شیرین ئەمیری خۆش دەوێت. بەڕاستە؟ دەی باوکیشم تۆی خۆش دەوێت ئەگەر ئێستا پێشنیاری خوازبێنی بدەی بە تەواوی لایەنی تۆ دەگرێت. دەی ئەمەکە زۆر باشە نا؟ بە ماڵێن ئەو پەڕی ناپیاوی. ئینسان هەمیشە دەبێت لە دەرفەت کەڵک وەربگرێت کە دوایی پەشیمان نەبێتەوە ئەمە شتێکی خراپ نییە. خاڵۆگیان چە لە کاتی خۆی چەتانەوەت حەڵاڵە حەڵاڵە چی؟ هەڵاڵزادە حەڵاڵزادەیە با بڕۆ من ناهێڵم. دڵنیابە لە کاتی خۆی بیرۆڕای ئەتۆش دەپرسم. دەبێت پێشی پێ بکەین ئەگەر باسی خوازبێنی لە شیرین بکا بۆ بابەگیان بابەیشم پێشوازی لە دەکات. ئەمەی کە من دیومە کەس ناتوانێت پێشی پێ بگرێت.